دوایە و نابێ وابزانین شوونەکردنەکە سەبەبی سحرکردن. شوونەکردن بە دەرەجەی ڕئیسی ئەوەی برا ئەو برا عەزیزانە و هەموو گەنجە جوانە و پیاوە محتەرەمانە و خەڵکە بە ئەدەبانە جامیعان تەواو کردووە، خەڵکێکی مسەقف، خەڵکێکی بە ئەدەب، خەڵکێکی خانەوادە، کاکە پارەی نییە ژن بێنێ. یعنیەوە تەسەورکە من 100 دینار ژنم هێنا، 100 دینار. ساڵی 1984 برا من باسی قەرنی ڕابردوو باسی قڕون ناکەم، 63 دینارم سەرف کردبوو لە مەسروفەکەشە کە ڕۆیشتینە دەرەوە. ئێبرا بەرەکەتەکە لەمەیە توخوا کابران تەلەفۆن بۆ منەکە وەڵای مامۆستا 4000 دلارم هەیە هەرچەنەکەم ژنم بۆ پێنایە. ئافرەتەکەش ڕازیە پێم کەچی چی مجتەماعەکەی بار کردووە دایک و باوکەکە. چۆن کچی فڵان کەس چیلۆیە گاڵتونی بۆ کرامە کچەکەمان هەروە بدەینێ بە کراسی بەریەوە. ئێدا دەجان بەرەکەتەکە لەمەیە. وەڵڵاهی مناڵەکان زڕێتەکەتان لەمایە چاکەکەی لەمایە. برا بەخوای ئەرز و ئاسمان قەسەمێ و چاوتان نابینەی ئەو بەرەکەتە. ئەم برا بە ڕێزەکە 4000 دلارەکەی هەیە وەڵڵاهی 100 فێڵ بکە لە دایک و باوکی کچەکە بۆی جائیزە. فێڵی وا بڕا زێڕ وەرگرە لە خزمێکت لە براژنێکت لە کەس و کارە زێڕێ وەرگرە بڵێ ئەوە زێڕەکەمان بۆ کرد فەرمو کچە بە خۆیاکە کچە زێڕەکەکە بە خۆیان لە بەرچاوی دایک و باوکی دوای هەفتەیەگەی بنەوە وەرگیرا خوازرا ئەی بنەوە بۆ ساحل مهم زڵمیشی لێنەکە پێکیشەوەژین ئەی باشە کوڕە و کچە هەردووکیان بە یەکتری ڕازین. ئەم سراحە تەبەقیە چییە دروست بووە لە ناو خەڵکەیە ڕەفتارێکی بورجوازی و سەرمایەداری و احتیلال قیەمی ئیسلامەکەشیان خستۆتە لاو کە بەشی زۆری ئیسلامەکانیش جزێکن لە کەم نەکردنەوەی ئەو لافاوەی سەرمایەدارێتی.